لە کوردستان بەداخەوە بە هەموو کەسێک دەڕێن هونەرمەند منیش دوای کەس نەکەوتم دێ نەکەوتم دوای ئازادی وڵات و هونەر کەوتم بە ئاراسکۆی ناوت بین یان ئاراسی خەپەگیان وڵڵا زیاتر خەڵک هەر دەرێ ئاراس با بڵێن لە سوشال مێدیا ئاراسکۆیم لە ناو خەڵکیش دەکرد دەبتە ئاراس خەپەجیان نانی هەمووی نازانم هەندێکیش دەڵێن ئاراز ڕووسی جاران دەیانگوت ئاراز ڕووسی ئاراس تەماتە ئازادی هونەر قوربانی داوێ عرب ڕێستنی داوێ ئەو کلیپە بەڕاستی زۆر 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 پێی هیلاک بووم لەبەرەوەش کە ئێستا بڵاوم کردیتەوە دڵم زۆر زۆر خۆشە هیوادارم هەموو خەڵکی کوردستان ئەو کلیپە ببینن و هیوادارم کە بە دڵیان بێ ئەو کلیپە بیرۆکەکەی 15 ساڵ پێشێستا بۆم هات بەڕاستی حساب کە ینی 15 ساڵە ئیشم لەسەر کردووە ئەگەر بەعام باسیکەی وەک نمونە کۆرسەکە 2011 تەسجیلم کردووە مۆسیقایەکە هەر 2011 هۆنراوەکە لەگەڵ کاک بەرهەمی برادرم بەرهەم عەلی 2009 دەستمان پێ کردووە بەس هەر هەتا ئاخیر با بڵێن ساتی تەسجیلکردنی دەنجیشم هەر ئیشمان کردێ لەسەر هۆنراوەکەی بەڕاستی بۆچی لە 2011 ئیش لەسەر کردەوە تاوەکو ئێستا بڵاوت نەکردوەوە یاخود ئیشەکانت کارەکان تەواو نەکردووە لەبەرەوەی ئەمن ئەو کاتەی ئەمنێ سەتانم بڵێم تقریبا 35 گۆرانیم ئامادەیە کێشەکە ئی من ئەوەیە کە بۆ لە نەک 2009 لە 2009 با بڵێن کە ئەو گۆرانیم دەست پێ کرد کە ئامادەیکەم بۆ لەو کاتە بڵاوم نەکردوەوە لەبەرەوەی گۆرانی دیکەم هەبووە کە لە پێش ئەوەمدان وەکو منە کوردستانی من کە هەموو بینەران دیتیان یان دەڕژێ یان ساوار ئەوەکانی دیکەش چۆن دەڵێ ئەوە باوەیە بە نۆرە کلیپەکانیش خەڵک کە دەیبینن وە تێدەگەن ئەوە زۆر هاسانە ئەوە یەکەم شت کارەکی زۆری دەوێت دوای بەڕاستی پارەکی زۆری دەوێت ئەمنیش ئەو قووەتەم نییە کە بتانم ئەو پارە ئەو ئەگەر پارەم هەبە هەموو مانجی دەمتانی کلیپێک دروستکەم ئازادی قوربانی داوێ عرب ڕێستنی داوێ لە ناو کلیپەکەت باس لەوەکەی هونەر ئاڕەقشتن و دەردەسەریە بۆچی لەبەرەوەی چۆن باسم کرد هەمووی قوربانیە هەمووی قوربانی ئەگەر دەتەوێت هونەرەکەی بە جوانی بکەیت لەبەرەوەی ئەگەر هونەرەکەی بە جوانی بکەیت دەبی نازم لە هۆنراوەی گۆرانەکەی هەموو دیارە دەبی ئاگاد لە خۆبی لە هەموو ناحیەکی دەبی با بڵێن ینی سمعی خۆت بپارێزی نازانم نەچی ماستاو نەکەی وەکو دەڵێن ماستاو هەندێک جار پێ دەچیش با بڵێن کە لەگەڵ سپۆنسەران قسە دەکەی بەداخەوە هەندێک سپۆنسەر وە تێدەگەنێت دەچی دەرۆزە دەکەی ئەوە دەرۆزە نییە هونەرمەندی ئەسڵ کە پارە پیا دەکات لە کارێکی هونەری ئەو پارەکەی هەموو سرف دەکە و پارەی خۆشی و ژیانی خۆی و سحەتی خۆی لەسەردادنێ کە ئەو دیراست کرایە بام لێ کۆڵینەوە دوو ئیش زەحمەترین ئیشە لە دنیا کە بیکەی ئەو کەسانەی کە با بڵێن ئاسن و زێر و ئەڵماز لە بن عرز دەردەینن دووەم ئیش دەرهێنانە ئەو ئیشە کە بڵێن وەکو دەرهێنان وەکو بیرۆکە زۆر زۆر زەحمەتە تا جێبەجێ بکە بیرۆکە هەموو کەسێک دەتانی دروستیکە بەس جێبەجێکردن زۆر زەحمەتە ناوی هونەر دەبرێنن بەهای هونەر دەبرێنن هونەرمەندیەک دروی هەیە پەیامی ڕاستگۆی هەیە ئەوەی بەزایی دێڵێ لە ناو ناخیشە هەیە چووکن مونەی خاڵکە بۆ هەموو گەلبەکەلکە ناو و ئاڵای کوردستان بارز ناکا بۆ لوتکە هونەرمەند مەتی خۆمان نەکەین ساڵات دەکە هونەرمەند بەڕاستی لەو گۆرانی هەموو دیارە ئەو گۆرانیە با بڵێن هەموو پێ دەڵێ یەکەم شت دەبی مرۆڤ بی بەڕێی من کە ئەگەر مرۆڤ هونەرمەند ئەو کاتەی هەموو مرۆڤبوونی هونەرمەند کە مرۆڤ بی وەکو مرۆڤ یعنی ئینسانێک بی کە لەگەڵ هەموو کەس پاک بی لەگەڵ هەموو کەس دڵسۆز بی خەم بۆ هەموو کەسێک بخوا لەبەرەوەی زۆر لە کوردستان بەداخەوە بە هەموو کەسێک دەڕێن هونەرمەند بەس لای من هونەرمەند هەموو کەسێک نییە دەبی خەڵک ڕاگەاندن بە تایبەت ڕاگەاند کارەکان دەبی بزانن کە بە هەموو کەسێک نەڵێن هونەرمەند هەیە گۆرانی بێش هەیە نازانم کامێرەمان هەیە دیزاینەر دەزانی هەیە شێوەکار هەر یەکە و
ئیشی خۆی دەبی پێ بڵێن هونەرمەند ئەوە وەکووە تو ببێ جێنێرال دەبی هەموو مەرحەلەکانت بڕیبی کە بگەیە ناوی هونەرمەند و چۆن باز دەکەم ئەو کەسانش کە خۆیان بە هونەرمەند دەزانن بەس خۆیان بازرگانن دەبی عاقڵ بن دەبی لە جێ خۆیان دابدرێنەوە کە بزانن کە هونەر ئەوە نییە بیفرۆشی و بیکڕی هونەر نافرۆشترێ زۆرمان دیمە هەر لەبەرەوەی واز بووە بە حماسەوە قسە دەکەم لەبەرەوەی منداڵێکم لەدایک بووە کە زۆر خەفە ئێستاش دڵم دێشی کاگاراس هەمیشە بەوە ناسراوی کە لە دەرکەوتنەکانت بە ستایلی جیاواز بە جلوبەرگی جیاواز دەرەکەوی ئەمە چۆنە؟ ئەوەت مۆزوعەکەت گۆڕی کاکەماندی بووم بەس ئەوڕۆ لەو ڤیددیو کلیپەژەگەر بینەوە دیسان هەواری هونەر کە کلیپەکە ناوی هەواری هونەرە کە جلکەکەم پەیامەچی هەیە کە لە کلیپەکەی ئەگەر بە بینەران ئەویان زۆر جوان جێلێبی ئەمە کۆمەلگا پێشان دەدەین کە کۆمەلگا لە دادگا دوو نوع دادوەر هەنە هەیە گەندەڵن هەیە باشن لە ناو ئەوانەی کە بەدینن هەیە کە بە دینەکەیان زۆر بە جوانی گرتیە هەیە کە دینەکەیان بەداخەوە بە جوانی نەگرتووە لە ناو پۆلیسیش لە ناو ڕۆژنامە نووسانیش بەس داوا لە هەمویان دەکەین کە ئەو کلیپە ببینن هەموو بێنە لا باشەکەی لە ڕابردوودا دوو کلیپ خێزان لەگەڵ بەشدار بوو لە داهاتوودا پلانی ئەوەت هەیە خێزان بەشدار بێت ئەو جارێ نازانم ئەو جارێ خوا کەریمە بڕیار نەداوە یان خود جارێ نامی ئاشکرای کەم هیچ شتێک ئەی هەر لە گۆرانی خەپەژیان ساڵی 2023 دەنگۆیشی زۆر بەڵبڵاو بوو کە بەشی دووەمی بەرهەمدێنی ئەمە گەشت بەچی خەریکی بەسەرهات سپۆنسەر نییە سپۆنسەر نییە کارەکانی کردووە تەنها سپۆنسەرەکەی ماوە یاخود کارەکان حازرن لە مێژە گۆرانەکان حازرن سیناریۆ حازر جلەکان حازرن هەمووی حازرە چێ حەزی لێ سپۆنسەری بکە فەرمونون زۆر سپاسی هەموو ستافەکەم دەکەم بە تایبەت کە کاک بەرهەم عەلی کە هونراوەکەی لەگەڵ نووسیمە ڕاوێژکارەکانم کاک ساڵح بێچار کاک میلاد قادر پەنا و هەموو ناوەکانی تر ئەوە لە دروستکردنی گۆرانیەکە و با بڵێنەوەکان لە تەوزیعات و کاریان کردیە ناوەکان زۆرن و هەموو ستافی کە کلیپەکان لەگەڵ من کردیە کاک خێبەر کە لەگەڵ من وەکو دەرهێنەر بووە چاوی هەمویان ماز دەکەم ناوەکانی دیکەم نەگوتیە بەس داوای لێبوردن دەکەم چاوی هەمویان ماز دەکەم ئینشاءڵڵا ئیشی جوانتر پێکەوە دەکەین